گەرمایی حەسەر تەسوودیێنێ بەخوا گەردەمێک سێریکێ وەڵایی لەم گەرمایە خوایە ئەم گەرمایە ئەزانی چی وەڵایی ئاسە برینێکی سەختم لێ باتە باتمایەتە دەرەوە گۆشتەکەم ڕێگە برژە بزانی کوێ ئەتوانێت ئاسەش تێ نەدۆزی تۆ شەربەت هێشتێکی سارد ئەی زۆر گەرمە ئابام نیش تۆزێ بچم لە یادان نشوم گیان دەرچوو لە بەردەمەم گەرمایە وەڵای لێرە شارتا خۆرەکە ژوازم لێ نایەنێ بە سێشنێ شتێکی تەرتیبان نەبێ لە بەردەم ئەو مەڕیدیا بێ بۆ خۆ پلێستێشنکی چییە؟ الله ئەمە ئەدی الله بەخوا من بەس من شانسم هەیە یەڵا دەی بە قورعان خۆشە یەڵا باڵی ساڵی بچڕین ئەتی وڵای خوای مشتیە زۆر خۆشە ئەمە سەوەڵە ئەوە چییە؟ سەوڵانی خەیتە ناودەمتەوە بەخوا ئازە ڕەڕەمەسی و پلێستێنێتی شتی خۆم دەستکەوت وا ئەوە جەوە کاکە بەم گەرمە بیخۆمەوە بەخوا خۆشە زۆر خۆشە کاکە کاکە هەمووتانم خۆشەوێ چێژوەرگرن خوافیزە تا ڤیدیۆیەتر کاگۆریانەوە خەریکی چی؟ وەڵای جەماعەتی خۆشەویستان بەتەمام ماسی بگرم یەڵا دڵنیام ماسیەگری دڵنیام لەو ئۆریان هەستەکەم ئەیگرێ هەستەکەم من ماسیەگرێ ماسی چاکیتی ئەمە سازانە پڕە لە ماسی جەماعە سازان پڕە لە ماسی سێ و مازەڕیجا پشتیشەوەکە ماسی دەرەجێت ماسی سەلەمون وادەی بەشکرد بۆ خۆیە 2 سەعات ماسی سەلەمون ماسی دوورە سەلەمونەکانە بینیەوە شێخی گێت تۆ هەستەکە مەشغوڵەتەوە ئەنەس ئەدەی شتێکی ماسی دەرەجێک بێ ماسی 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 چاکتان گێت نعل ما بواتە دەرە لە زیادی ماسی دوشتی شازم بۆ هاتووە بزانم لەکوێوە ماتووە لە مەحەمەستۆرە کوڕە جەماعەمە بە پارە کڕیمە زۆر جوانە تۆ بە سێریکەم کاکە دەستە خۆش جەماعە تۆ بڵێ ئەمە چی بێڵی کاسی مۆدیالە چی؟ جەماعەتی خۆشەویستان ئەمە لە مەحەمەستۆر کڕیمە ئەگەر ئێوەش بەدڵتان بووە توانن داوایکەن ئاوارە باڵی چین بزانم ئەمە چییە ئەم شتە جوانە ئەمە بێ چی تیا بێدەی ئەوە چییە بەخوا ئەمە زۆر میمە ئەدەی بزانی چییە بەخوا ئەمە لە شتێکی زۆر میمە یاڵا دەی ئەڵە ئەمە چییە وەڵڵا زۆر جوانە ئەمە جوانە هێشتنی ئەی بابا وشینەکە شێتی وەڵڵا زۆر جوانە جەماعەت ئەمە لە مەحەمەستۆر بەردەستە بەچتی شتێکی زۆر جوانە ئەنجاوانم با ئەوەی ترکینەوە ئەمە بالەیای ئەوە چییە تۆرچی مایکرافتەکەش لەوێ بەردەسە زۆر جوانە یاڵا بزانین ئەوەیان چییە ناخوا شەڕ نییە جیدیای شەش بێ مایکرافت نەبێ مایکرافت بێن جاران بێ ئەمخوایە جا ئەخوا ئەرە وەڵا دەی ئەمە ئەخۆم سێرینە بەچدی زۆر جوانە وتمان شەر نییە فیفا بێ فیفا نا وەڵڵی بەچدی زۆر شتێکی جوانە وەڵڵی جەماعە